ومن تەنها داوای مافی خۆمەکەم، داوای دەرەجی زیان ناکەم، داوای یارمەتی ناکەم. سڵاو لێبێ گرفتی تۆ چییە؟ گرفتی من سەبارەت بە منهەجە ئینگلیزیەکانە کە نەهاقیمان لە بەرامبەر کراوە سەبارەت بەوانی بایۆلۆجی کە وەڵامی کۆنتترۆلدانرا بۆ پرسیاری ژمارە 43 وەڵامی سی بەڕاستدانرا منیش هەمان وەڵام هەڵبژاردووە بەڵام بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک بەبێ ئەوەی کە هیچ لێدوانێک بن ئەو شەوەی کە ئەنجام ڕاگەیەندرا وتیان نەخێر کە گوایە وەڵامی سی هەڵێ بۆ منهەجی ئینگلیزی وەڵامی دی ڕاستە و بۆ منهەجی کوردیەکەش هەر وەڵامە سیەکە ڕاستە و منیش ینی هیچ ینی لێدوانێکیان نەبوو ینی منیش هەمان وەڵامی کۆنتترۆڵم هەڵبژاردووە کەچی دوو دەرەجیان لێشکانم و من تەنها داوای مافی خۆمەکەم داوای دەرەجی زیان ناکەم داوای یارمەتی ناکەم بەس داواکارم ئەو دوو دەرەجەم گەڕێنرێتەوە ئەمە لە کاتێکە هەمان کێشەی کەشە بۆ پرسیارێکی کەش دانرا کە ئەویش لە ڕووی ڕێزمانی و غەڵەت بوو یعنی ئەگەر ئەو چوار دەرەجەم گەڕێتەوە ئەبوو بە 98.25 ئێستا چۆنە نمرەکە و 98.64 ئەگەر بۆ بە 98 چیە گۆڕێنێتەوە؟ وەڵی تر هەم مرتاحەبم ئیتر ئەگەر بۆ نمونە بزانم بە پاراڵەڵ وەرەگیرێم یان دەروی شار ئەڕۆم بەڵام ئەو کاتە لەوانێ خۆم بێڵمەوە ئەگەر هەروە نەگیرم لە توڵام یعنی بەنیازی توڵامی بەڵە ئەو نمرەی تۆ توڵام وەرێگرێ؟ وەڵی پار دەرەجە بەرز بوو بەڵام ساڵانی کە بەڵە چیان وەڵام یاویتەوە؟ جارێ هیچ وەڵامێک نییە کتابمان کردووە بەڵام هیچ وەڵامێک نییە و منیش تەنها ناڵم ئەمێ مافەکەم بگەڕێنرێتەوە نامێ مافم بخورێ چکە بەجددی پۆینتێکی زۆرە لەم حاڵەتەیە بۆ نمونە ئەوان کە ئەو وەڵامی پرسیاریان داناوە هەمان ئەو وەڵامی پرسیارێک کە تۆ وەڵامیاوەتەوە؟ سی بۆ بەم نیش سی هەڵبژاردووە چوانەیە بووە؟ وانی بایۆلۆجی بەڵێ باشە سەردانی وەزارەتە کردووە؟ نەخێر بەڵام مامۆستاکانم وەسپاسی قوتابخانەکەم مەکەم قوتابخانەی شەی جەبار کە هەمیشە پاڵپشتم بوون و مامۆستاکانیشتم کتابیان کردووە هەر لە هەوڵا بوون ڕاستێکی چیە وەڵامی ئەوان ناوەتەوە؟ جارێ هیچ وەڵامێک نییە هیچ نییە بەڵێ ئەگەر بۆنە وەڵام نەدرێتەوە و تۆ بۆ نمونە لە دەروی شاوەیە نمرەکان بەرز بێوانی کە هاتووە چی ئەەکەی لەو حاڵەتەیە؟ وەڵی ئەبێ ینی بزانم ئەو شوێنی کاتچم باوەڕ پێکراوە شەهادەکەم بەڵام هەروەکوتم من تەنها هەڵی توبامەیە و ئەگەر بزانم لە توبام وەرناگیرم خۆمەڵمەوە خۆتە هێڵیتەوە یەکسەر ینی بێ چاوتروکاندن.